ڕۆکابینین 22 کۆمپانیای تورکی کە زۆربیان خاوەنی کۆمپانیان کە هاتوونەتە شاری سلێمانی ئێمە بە پێویستمانزانی وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان هەندێک لە هاوردەکاران کە هاوشێوەی ئەم کۆمپانیانی کە هاتوون و لە میانەی ئەو ڕێکخراوەی ویسی کە هاتوون لە تورکیاوە ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان کە پەیوەندیی باشمان لەگەڵیان هەیە بۆ ئەوەی کەوا بتوانرێت ئەو پەیوەندیە زیاتر بەرەو پێشەوە بڕوە و ئەو کۆمپانیانەی تورکیا کە هاتوونەتە هەرێمی کوردستان بە هەدەفی ئەوەی کەوا بتوانن پەیوەندیە بازرگانیەکانیان لەگەڵ شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی بەرەو پێشەوە بەرن بۆیە بە پێویستمان زانی ئەم کۆنفرانسە ڕێک بخەین و بە هاوبەشی کۆمپانیەکانی تورکیا و کۆمپانیەکانی شاری سلێمانی و لە میانەی ئەم کۆنفرانسەدا بتوانرێت چەند توێژێ بکرێت بۆ ئەوەی کەوا لێک تێگەیشتن بەیەکەوە بکەن و لە ویانەی و توێژەکەیاندا ئەو لێک تێگەیشتنە بگاتە ئەوەی کەوا واژووی پرۆتۆکۆلی لێ بکەوێتەوە بۆ ئەوەی کەوا بتوانرێ بە شێوەیەکی بەرفراوان کارە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا بەرەو پێشەوە بڕوە و ئێمە ئامانجی گەورەترمان ئەوەیە کەوا هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی بەکاربەر ئەبینین ئێستا بۆ ئەوی کەوا ببین بە هەرێمێکی بەرهەمێنەر ئەم کۆمپانیایانە زۆربەی خاوەنی کۆمپانیان زۆربەی خاوەنی کارخانن بتوانین لەگەڵ کۆمپانیەکانی خۆمان وتوێژی وا بکەن کەوا هاوشێوەی کارخانەکانی خۆیان لە شاری سلێمانیدا بمەزرێنن و ئێمە وەکو هەرێمێکی بەکاربەر ببین بە هەرێمێکی بەرهەمهێنەر بۆیە ئێمە وەکو یەکێتی هاوردە و نانکارانی کوردستان و یەکێتی دابەشکەرانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ لەگەڵ ویسیات بەیەکەوە وتوێژەکەین بۆی کەوا بتوانین بگەینە ئامانجێک پەیوەندیە بازرگانیەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتی تورکیا بەرەو پێشەوە بڕوە بۆیە ئێمە بە پێویستمان زانی کە ئەمڕۆ ئەو ئیڤێنتە بکرێ و بتواندرێ بەیەکەوە وتوێژ بکەن و ئینشاءالله لە ئایندەدا زیاتر پەیوەندیەکان بەرەو پێشەوە ڕوا و کارخانەی استراتیجی لە هەرێمی کوردستان شاری سلێمانیدا دەمەزرێ ئینشاءالله و ئێستاش بەڕێز کاک نەواف کەوا سەرۆکی وەفدەکەیە ئەتوانێت زیاتر وردەکاری بخاتە سەر. بەیانی باش بەری هەموو تشتی ji bo tamamê xelqê Herêma Kurdistanê felaketa depremê û zanin zelzele li Tirkî çêbû ji bo destek û yardima xelqê Herêma Kurdistanê spasiyê xwe em ji hemû gara tiştiyên berî hemû tiştî carek edî belî bû got em birana berî dewletê derve hemûka Herêma Kurdistanê hata yardima me Tirkî ji yekê em spasiyê xwe tiştiyên ji tamamê xelqê Kurdistanê de Xwedê ji hemûka razî bê kek Şêx Mustafa û kek Barzan îro me li vir mêvan dikin li bajarê Silêmaniyê ez spasiyê xwe ji her du kare jî dibêjim rastî Herêma Kurdistanê û Iraqê ji bera gelekî muhim e îro di nav cîranê me de ticareta me mezin bi Herêma Kurdistanê û Iraqê re dibe hûn zanin sala 2021 de 11 milyar dolar îxracata me çêbû sala 2022 de 12 milyar dolar çêbû hedef û armanja me înşallah sala 2023 de 16 milyar dolar ticareta me çêdibe îro em dixwazin bêhtir li sûk û bazara Herêma Kurdistanê û Iraqê bêhtir markê me Tirkî şirketê me Tirkî müteahhitê me Tirkî ceh bistênin bi rastî îro Herêma Kurdistanê û Iraqê jî ji me re gelekî muhîm e em berî hemû tiştî em birayê hevin ji yekê em dixwazin bêhtir dostaniya me biratiya me pêş bikeve bêhtir ticareta me pêş bikeve İnşallah li Hewlêrê merkeza me Usiyat Komala Karsaz û Pîşesaz ya navdewletî merkeza me Iraqê me li Hewlêrê danî û ser 5000 metrekarê
الهولير سر ريكام وصلي مركزة تجاري مبكر إن شاء الله شصت مرقي مي تركي شركتي مي تركي ولور جهستين جويك بشتي عيدا رمضان يجي إن شاء الله رسمي بكرناوي أمي تشيكن و أم دوستي خو حمكا دعوتي ورتكن شو لازمي جوار هبي أم أمادنا أم حاضرن ودبارة جوي ميبانداري أم قالك سباسي خو كاك شيخ مصطفى كاك برزان سباسي خو جوار تشيرن وقالك ممنون زور سباس كاك برزان با ايش اكو كومله من كان قسيك كاك جان وهيك دقه دەست خۆش سەرەتا بە ناوی خوا خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت کۆمەڵێ بازرگانانی تورکیا بە ڕێکخراوی ئوسیات کە ئەرکی کێشاوە و ئەم ئیڤێنتەی ڕێخستووە ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراق و سلێمانی بە تایبەتی پێویستمان بە لێک نزیک بوونەوە و لێک تێگەیشتنی زیاترێ لەگەڵ تەواوی بازرگانان و خاوەن کارگەکان بە تایبەتی وەکو جەنابی کاک شێخ ئاماژەی پێە ئێمە هەوڵی گەورەمانە بێ بۆ ئاراستەیە بێ کە لە کۆمەڵگەیەکی بەکاربەرەوە هەوڵ دەین وردە وردە کە سوپاس بۆ هەندێک هەنگاوی سەرەتایی هەیە هەندێک هەنگاوی زۆر باشمان ناوە کە ئێستا لە زۆرێک هەتم و ماوەدەکانی کە لە بازاڕا هەن دروستکراوی وڵاتی خۆمانە لە هەولێر لە دووەک لە